هەر کەسێ خاک بفرۆشێ دایکی فرۆشتووە. حەسبی الله ونعم الوەکیل. یاسا وەکو سەرۆک بارزانی وتی لە سەرووی هەر هەمومانەوەی. سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا لە گوندی پەڵکانەی سەر بەنەحەی سەگەڕانی سنووری پارێزگای گەرگووکەم. وا دیارە لەم وەرزەدا وەرزی چاندنی خەیار و تەماتە و کاڵک و شووتی و ئەم جۆرە بەرهەمانەیە، بەڵام ئەوە ماوەی 6 ساڵ زیاترە هێزە سەربازیەکان و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە لەم سنوورە ڕێگە نادەن جوتیاران سەر زەویەکانیان کار بکەن. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ جوتیارێکی پەڵکانە بکەم. کاک ئەحمەد سڵاو لێبێت. شێم بڵێ ئێستا وەرزی چییە؟ دەبوو ئێستاوە چی بچێنن ڕێگەتان پێ نادەن کار بکەن؟ پێشێکی بەخێر بن کاک محەممەد. خۆی جوتیار ساڵ 365 ڕۆژە هەموو ڕۆژێ کاری جوتیاری خۆی بکات، ئەتوانی بکات. یەکەمیشت گەنم و جوێە، دوای ئەوە دەرەی بەهاریمان هەیە، گەنمە شامی بەهاریمان هەیە، دوای ئەوە تەماتە و شووتی و خیار و بائینجان و ئەم شتانەیە، دوای ئەوە دەرەی هاوینی دێتن، عادای ئەوە ڕەزە و ئەمە زەیتونە و ئەم شتانی، یعنی زەوی ناوەستێتن. هەر هیچ نوێ زستانەکەی کە ئەوەنە ساردا ئەتوانی توور و سڵق بکەی. یعنی کەواتە هیچ ڕۆژێک نییە ڕۆژی ئەوە بێ زەوی بەحەسێتەوە. بەس بەداخەوە لەو ڕێگریە بەداخەوە بۆ ئەم زروفەی کە کورت تێکەوتووە کە ئەوها ئێمە لە پاڵسار مانجی پێنجەوە نەوەزەم زەنابیشت لێرکان و کاک دیار لێرە بوونەوە جەنەتەن دەستان خۆش بێ، ئێوەش لە ئێمە هیلاکترن بە بێویزدار نەبین بەرامبەرتان، ئێوە دەنجی ئێماگەێنن. ئەم ئەگەر ئێوە نەبوونا دەنجی ئێمەش ناگەیشت. من لەو بڕادام ئێوە لە ئێمە پەرۆشترن، بەڵام بەداخەوە نە هیچ بەدەست ئێوە نە هیچ بەدەست ئێمە. حەسبی الله ونعم الوەکیل. ئێمە هێزی سەربازیە، ئەو حەقیسیە، ئەو با ڕێگریم لێ نەکاتن. من بە یاسا ئەڵێ ملکەچم بەرامبەر بە یاسا، هەر یاسایەک، هەر قەدەغەکردنێک، هەر کابرە باشە کاکەجان ئێدە بە بڕۆ عەرەبە هەوردەکان چی ئەرێ لەسەر زەویەکە من مسکاڵم هەیە. من دەستخۆشی لە ئێوە شەکەم و لەو سەربازە شەکەم و لەو قازیاکەم کە ئێنێتە بەرامبەرم، ئێبێ بابێتە بەرامبەرم. ئەگەری بە یاسا زەوی هین ئەوە لەسەر دەستێەوە بۆ شێشیاڵ من زەجێی دێلم، بەس کە هی منە بۆ ئیعترافی پێ ناکەن، بۆ لە ئەنگریم ڕێگریمان با لە ئەنگریمان نەکەن، با ڕێگریمان لێ نەکەن. هێزی سەربازی کاکە محەممەد شتێ هەیە لەم ناوە دەگوزارێتن، لەم منتیقەی کەرکووک با بەعام برێن بەگشتی ئێمە ملکەچین کە وەکو دیسە دووبارەیەکەمەوە بەرامبەر بە یاسا. یاسا وەکو سەرۆک بارزانی وتی لە سەرووی هەر هەمومانەوەیە، ئێمە ملکەچین بەرامبەر بە یاسا. بەڵام لێرە دەرە باشە بە سەرچاوم کە کێشەیەک دەبێتن دەیکەینە قالبی یاساوە کە بۆ بەرژەوەندی من کوردەکە نەکرد، من کە من ئەرم من لە جیاتی هەموو کورد قساکەم ئەی کاتە عسکەرتاریەت. بەڵام ئەگەر لە قازانجی لە بەرژەوەندی عەرەبە هاوردەکان بێتن، ئێمە ئەبرن بەڵێ دەست خۆش بێتن، ئێمە ملکەچین. بەس ئەو ئەی کاتە هێزی سەربازی. ئەو جۆرە مامەڵەیە بۆچی کە وەکو دەڵێ کە دەڵێن ئێمە کوردین مامەڵەی هەی سەربازیمان بەکاردێنن، بۆچی واتان بەرامبەر دەکەن لە پێی ناوچی؟ وڵای خوا ئێمە بە کورد خەڵق کردو، یعنی الحەمدولله کە ئێمە کوردین شانازی بە کوردایەتی خۆمانەکەین. کاکە محەممەد یعنی من لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمانەکان بەبێ جیاوازی ڕنگ و دەنگ و بەبێ هەموو شتێک. من کابرایەکم کوردم پێشی ئەوەی حیزبی بم، من کابرایەکم بەرگری لە خاکەکەمەکەم نەک لە حیزب. کورد حیزبیە قەومی نییە، بۆ ئاگاداریت. عەرەب قەومیە، بۆ نمونە لە کەرکووک عەرەبی سونە، عەرەبی شیعە، عەرەبی هاوردا، عەرەبی داعش، عەرەبی بەعسی، هەموو یەکی گرتووە زدی دژی کورد. کەواتە ئێمە بۆ یەکتری نەگرین، بە یەکتری بگرین. ینی بەسە بەڕاستی خەڵکەکەش من خۆم ئامادە نیم خاکەکەم جێبێن بەرام بەسەتان گەنج بێزار بووە، بەسەتان خەڵک گوندەکانمانانی بەڕاستیەوە لە ڕووی کەناڵەکەی ئەوەوە بە خەڵکەکە بزانانی گوندەکانمان بەرەو چۆر بوو نەڕوە. کابراوە ساڵێک لە مانجی پێنجەوە داری نەکردوتە سەربەت هەتاکو ئێستا بەرەو چۆل بوو نەڕوە. داوا لە بەر پرسانەکەین با حیزبی بەلاوە بنێن. ئێمە دەستخۆشی لەو کەسە ئەکەین کە کارێکی باش بکاتن، ئەو کورسێ بۆ کەس نامێنێتن، با دەستخۆشیەکە و ناوە جوانەکەی بمێنێتن بۆ مێژووی کورد. ئەم کورسیانە بۆ کەس نامێنێ،
بۆ هیچ ڕەنجێ کاک ئەحمەد خاک بۆ تۆ چیەگەێنێت دایک کەسیش دەست بەرداری دایکی نابێت کەسیش دایکی نافرۆشێ هەر کەسێ خاک بفرۆشێ دایکی فرۆشتووە دەست بەرداری دایکی بووە جا هیوادارم دایکمان لەسەر سەرماندا بنێن بە ڕوح و بە خوێن و بە ژیان بیپارێزێت کەی لەسەر زەوەکانتان کارەتەن کەی بڕیاردن لەمە بۆ دوا کار بکەنیت تاوکەیەوە تەوەستن چاوەڕوانی چی دەکەن بەخوا نەتە ژیانم ما بێ خۆ ئەگەر نەژێنن کار بکەم خۆ نایلم عەرەبە هاوردەکان کاری تێ بکەن ئەوە ئاخیر قسەمە لەگەڵیانە ئەگەر نەشێلن بە سەربازتەوە بە عەرەبی هاوردەتەوە بە هەموو هێزێکەوە خۆ منیش نایلم ئەو بیچێڕێ ئەو هەر ساڵە بە دیار منەوە دانیشتووە منەوە ساڵێکە تۆمی ناکەم منش هەر ساڵی تر دانیشم نایلم یەک بست تۆم بکات زۆر سپاس ئەوەی ئەگوێبیستی گوتەکانی کاک ئەحمەد بوون کە جوتیارێکی پەڵکانەیە پێم وا بێەوە قسەی هەموو جوتیارێکی ئەم سنوورەیە کە ئەوە لە ساڵەکانی ڕابردووە ڕێگەیان پێ نادەن لەسەر زەویەکانیان کار بکەن بە بیانووی جۆرا و جۆر ئەمە سەر ڕایەوەی کە لە پەرلەمانی عێراق پرۆژە یاسای هەڵۆشانەوەی برارەکانی بەعز لە پارلەمانی عێراق پەسەند کرا بەمەش زەوی جوتیاران لەم سنوورە دەگەڕێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان کە جوتیارانی کوردن بەڵام تا ئێستا نووسراوی دەست بەکاربوونی جوتیاران یاخود گەڕانەوەی زەوی جوتیاران بۆ لایەنە پەیوەندیدارەکان و هێز سەربازەکانی ئەم سنوورە نەگەیشتووە بەمەش جوتیاران تاوەکو ئێستا بە بەردەوام زیانی مادیان پێدەگات و ناتوانن لەسەر زەویەکانیان کار بکەن.